زیندانیە مانگرتووەکانی بادینان لە مانگرتن بەردەوامن و هێزە ئەمنیەکانی شتیانەوێت لە ژێر ئەشکەنجەدا مانگرتنەکەیان پێ بشکێنن. سۆران عومەر و 4 پەرلەمانتاری عێراقیش هۆشداری لە خراپی دۆخی زیندانیەکان دەدەن. پاش ئەوەی بۆ چەندەمین جاری لەسەر یەک پرۆسەی دادگاییکردنی زیندانیانی بادینان دوا دەخرێت، ئەو زیندانیانە دەستیان بە مانگرتن کردووە و ڕەوشی تەندروستیشیان زۆر مەترسیدارە. لەو بارەیەوە هەرێم ڕەفعات ئەندامی تیمی پارێزەرانی دۆسەی دەستگیرکراوانی بادینان بە پەیامی ڕاگەیان لە پاش دواخستنی بێپاساوی پرۆسەی دادگاییکردنیان ئەو دەستگیرکراوانە دەستیان بە مانگرتن لە خواردن کردووە و دەژڵێن تا مردن لە مانگرتن بەردەوام دەبن. سەبارەت بە دۆخی تەندروستیان ئەو پارێزەرە وتی دۆخی تەندروستی زیندانیە مانگرتوەکانی بادینان خراپە و گەشتووەتە ئاستێکی یەکجار مەترسیدار کە ئەگەر بێت و حکومەت و دەسەڵاتی دادوەری بەدەم داواکاریەکانیانەوە نەچێت ڕووداوی کارەساتبار و جەرگبڕی لێ دەکەوێتەوە. ئەوەی مای تێڕامانە و وەک زانیاری دەستی پەیام کەوتووە لەجێ ئەوەی داواکاریەکانی زیندانیە مانگرتوەکان جێبەجێ بکرێت کەچی پاسەوانی زیندانەکان و هێزەکانی ئاسایش لە ژێر ئەشکەنجە و ئازاردا ویستویانە مانگرتوەکان ناچار بکەن کۆتایی بە مانگرتنەکەیان بهێنن، بەڵام هەوڵەکانیان سەرکەوتوو نەبووە و لێدان و ئەشکەنجەدانەکانیان بێبەرهەم بووە و زیندانیانی بادینان مانگرتنەکەیان نەشکاندووە. هەرێم ڕەفعاتی پارێزەری دۆسی دەستگیرکراوانی بادینانیش ئەم زانیاریانەی پەیامی بە ئەشکەنجەدانی زیندانیان پشتڕاست کردەوە. لەلایەکی دیکەوە سۆران عومەر و 4 پەرلەمانتاری کورد لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە یادداشتێکدا هۆشداری توند لەسەر دۆخی تەندروستی زیندانیانی بادینان دەدەن و دەڵێن زیندانی کراوانی بادینان لە ئێستادا مانیان لە خواردن گرتووە و بەو هۆیەوە لە ڕەوشێکی خراپی تەندروستیدان و لەلایەن هێزە ئەمنیەکانیشەوە ڕوبەڕووی سزادان و سوکایەتی پێکردن دەبنەوە و هەموو هۆکارێکی پەیوەندیکردنیان بە کەسوکاریان و پارێزەرەکانیان لێ قەدەغە کراوە. سۆران عومەر، ئەحمەدی حاجی ڕەشید، غالب محەممەد، سەرکەوت شەمسەدین و ڕێبوار کەریم لە یادداشتەکاندا کە ئاڕاستەی سەرۆکی ئەنجومەنی باڵای دادوەری عێراق، نوێنەری تایبەتی نەتەوە یەکگرتووەکان لە عێراق، باڵەوزخانەکانی ئەمریکا و یەکێتی ئەوروپا و ڕێکخراوەکانی مافی مرۆڤیان کردووە، ئاماژەیان بەوە کردووە لە ئێستادا ڕەوشی دادگا لە هەرێمی کوردستان لەو پەڕی خراپیدایە و بە تەواوی لەلایەن حیزب و چەند کەسێکەوە کۆنتڕۆڵ کراوە و دادوەرەکان ئیرادەیان لێ سەندراوەتەوە. ئەمەش هەبێنی دروستبوونی نائارامی سیاسی و ئەمنی زیاترە و بەرپرسیاری ئەم ڕەوشەش دەخەینە ئەستۆی حکوومەتی هەرێم. داواش لە هاوپەیمانان و دۆستانمان دەکەین کە بۆ کۆتایی هێنان بەم ڕەوشەنە لەبارە فشارەکانیان چڕ بکەنەوە. ماوەی زیاتر لە 1 ساڵە زیاتر لە 7 هاوڵاتی مەدەنی دانیشتووی بادینان کە مامۆستا و چالاکوان و ڕۆژنامەنووسن پێچەوانەی هەموو یاسا و ڕێساکان و مافی مرۆڤ بە ڕۆژی ڕووناک و بە ئاشکرا لەلایەن پارتیەوە لە زیندان تون کراون بەبێ ئەوەی دۆسیەکانیان یەکلا بکرێتەوە. یەکێک لە زیندانیەکانیش وتی یەکلاکردنەوەی دۆسەی گەورەترین دیکتاتۆر و مرۆڤکوژ ساڵێک ناخایەنێت، ئیتر بۆچی 1 ساڵە دۆسەی ئەم دەستگیرکراوانەی بادینان یەکلا ناکرێتەوە کە وەک ڕێکخراوی CPT تایبەت بە ئاشتی مافەکانی مرۆڤیش دەڵێت دەستگیرکردن و دادگاییکردنی ئەم چالاکوانانەی بادینان هەوڵێکی بەرفراوانی پارتی دیموکراتی کوردستانە بۆ بەرتەسکردنەوەی ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستانی عێراق.